تاریخ خۆشناو سەرۆکی ئینستیتوتی توێژینەوەی ئەمریکی کوردی لە هەولێر سەرەتا سوپاس بۆ ئەم دەرفەتە دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەین ڕۆژی شەممە عەلی زەیدی سەرۆکوەزیرانی دەستنیشانکراوی عێراق سەردانی هەرێمی کوردستانی کرد ئەمەش ڕۆژێک پاش ئەوەیە کە سەرۆکی ئەمریکا دانەڵد ترامپیش پشتیوانی خۆی بۆ ڕاگەیاند جا دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم سەردانەکەی عەلی زەیدی بۆ هەرێمی کوردستان چ کاریگەریەکی دەبێت؟ پێم وایە کە سەردانەکەی عەلی زەیدی بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەیە کە بتوانێت پشتیوانی هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی کوردستان بەدەست بێنێ بۆ ئەوەی کە متمانەی پێ بکەن لە پەرلەمانی عێراق و وەکو سەرۆکوەزیرانی عێراق خاوەن زۆرترین پشتگیری بێت لە پەرلەمانەوە کە دەنجی پێدرێ دوای ئەوەی کەوا سەرکەوتوو دەبێت لە پێکهێنانی کابینەکەی دەیەوێت پشتگیری کوردیشی لەگەڵ بێ دیارە ئەمڕۆ لە هەولێر و لە سلێمانی دیداری هەبووە و بێگومان هەموو سەرۆکوەزیرانەکان کە ویستویانە کابینە پێک بهێنن خات و هێرۆ هاتوونەتە هەرێمی کوردستان و بەڵام چونکە کۆمەڵێک کێشەی هەڵپەسێراو هەیە لە نێوان هەولێر و بەغدا و ئەم کێشانە پێویستی بە بەڕاستی پێویستی بە خەڵکێکە کە بتوانێت ئەم کێشە هەڵپەسێراوانە چارەسەر بکە و بتوانێت دەستوری عێراق چارەسەر بکات دەستوری عێراق جێبەجێ بکات چونکە دەستوری عێراق هەتا وەکو ئێستا بەڕاستی وەکو خۆی جێبەجێ نەکراوە بۆیە مافی کوردیش نەدراوە لە عێراقا هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی فیدراڵ لە عێراق مامەڵەی لەگەڵ نەکراوە و ماف و شایستەکانی پێ نەدراوە بۆیە ئەم سەرۆکە پێم وایە دەرفەتێکی تازێ بەڵام دوا دەرفەتە ئەمە بۆ ئەوەی کەوا کورد بتوانێت لەگەڵ یان ڕێککەوێت تاوەکو بتوانێت دەست جێبەجێ بکە و مافی کورد بدا بڵێ ئێمە دەزانین لە کۆبوونەوەکەی لەگەڵ سەرۆکی پێشووی هەرێمی کوردستان و سەرۆکی پارتی دموکراتی کوردستان مەسعود بارزانی ئەو داوای ئەوەشی کردبوو کە فراکسیۆنی پارتی کوتلەی پارتی بگەڕێنەوە نێو پەرلەمانی عێراق باشە لە بەرامبەر ئەمە پێویستە پارتی داوای چی بکات؟ کورد و هەرێمی کوردستان دیارە لە هەموو کابینەیەکی وەزاری حسەی هەیە یاخود بەشی هەیە و لە بەرامبەر ئەو بڵین داوایی کە عەلی زەیدی کردوویەتی کە پارتی دموکراتی کوردستان گەڕێتەوە بەغدا چونکە ئەوان ئێستا فراکسیۆنەکەیان و ئەو خەڵکانەی کە لە بەغدان وەکو هەڵوێستێکی نیشتیمانی هەڵیان پەساردوون بۆ ئەوەی بگەڕێنەوە پێویستە ئەم کەسایەتیە ئەم کارکتەرە سیاسیە کە لە ناو جیهانی سیاسەتیشە نوێیە تازەیە وەکو بازرگانێک بووە و گەنجیشە تەمەنی 40 ساڵە پێویستە کە بەڕاستی بتوانێت بەهێزەوە ئەم دەسەڵاتانەی کە دەیبێ لە داهاتوو دوای ئەوەی کە متمانەی پێدەدرێت لە پەرلەمانی عێراق ئەم دەسەڵاتانەی جێبەجێ بخاتە گەڕ و بتوانێت کە هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی فیدراڵ لە خۆی ڕازی بکە و هەرێمیش هیچی ناوێت جگەل لە جێبەجێکردنی دەستوری عێراق و جگەلەوەی کە بتوانێت هاوسەنجی و هاوبەشی و سازان بگەڕێنێتەوە بۆ عێراق و بتوانێت لە ڕێگای بەشداری پێکردنی کورد و سونەشت بتوانێت کە عێراق لەم قۆناغە و بەرەو قۆناغێکی باشتر ببات چونکە خات و هێرو ئێستا پێم وایە ئەمە دوا دەرفەتە بۆ شیعە و بەتایبەت بۆ عەلی زەیدی کە بتوانێت سەروەری بۆ عێراق بجێڕێتەوە و بتوانێت میلیشیاکان جڵەو بکە و بتوانێت کە ئەم گەندەڵی و ئەم فەسادی کە لە عێراقا هەیە ئەمانەش چارەسەر بکە و پێم وایە ئەمەش داواکاری ئەمریکاشن. بەڵێ بێگومان جا دەمەوێ لێرە پرسیارێکی تر دێتە ئاراوە ئایا ئاستەنگەکانی بەردەم عەلی زەیدی چییە بێ لە کاتی پێکهێنانی حکوومەت یاخود لە حکوومەتەکەیە کە متمانەی پێدرا ئەو ئاستەنگانە بە تایبەتی ئێستا لە کاتێکە کە ئێمە دەزانین عێراق ینی کەوتۆتە نێوان ئێران و ئەمریکاوە ینی کەس لاری لەوە نییە کە هەژمونی ئێران بە تەواوەتی لە عێراقدا دیارە و لەلایەکیشەوە ئەمریکاش فشاری بردووە وەکو ئێستا جەنابیش ئاماژت پێکرد یەکێک لەو فشارانەی ئەمریکا هەیەی کە نابێت ئێران دەستێوەردان لە کاروباری عێراقدا بکەوە دەبێت گروپە چەکدارەکانیش کۆنتترۆل بکرێن نابێت عێراق ببێ بە بەشێک لەو شتا ئایا ئەم ئاستەنگانە چۆن دەتوانێت ڕوبەڕووی ئەم ئاستەنگانە بێتەوە؟ خات و هێرۆ ئەم کارکتەرە سیاسیە ئەگەر دەسەڵاتی پێ بدرێ و ئەگەر بێت و ماڵی شیعە بەگشتی پشتیوانی بکەن و ماڵی کورد و ماڵی سونەش بە هەمان شێوە پشتیوانی بکرێ
پێم وایە کە هەموو سەرۆکۆزیرانە کە پۆستێک وەرەگرێت دەیەوێت سەرکەوتوو بێ بەڵام ئاستەنجی زۆرە ئاستەنجی سەرچیان هەژمونی ئێرانە لە عراق کە گۆڕپانی سیاسی عراقی داگیر کردووە و ئاستەنجی لەوەش گەورەتر بوونی کۆمەڵێک گروپی چەکدارە کە هاوتەریب لەگەڵ سوپای عراقا بوونیان هەیە و ئەمانە ئەجیندای وڵاتانی وەکو ئێران جێبەجێەکەن و بەڕاستی لە هەمووی گرنگتر ئەوەیە پێم وایە عراق سەروەری لەدەست داوە و سەروەری عراق ئێستا نیشانەیەکی پرسیاری گەورەی لەسرە بەهۆی ئەو هەژمونەی کە ئێران هەیەی لەسەر عراق بۆیە ئەو ئاستەنگانە گەورەن ئەگەر بێت و پشتیوانی نەکرێ پێم وانییە بەم کەسایەتی و بەم کارکتەرە بتوانێت هەموو ئاستەنگەکان لابەرێ و لە هەمووی گرنگتریش پێم وایە ئەوەیە کە ئەمریکا پشتیوانی بکە وەکو دوا دەرفەت وەکو دوا چانس چونکە پێم وایە ماڵی شیعە ئەگەر بێت و بە خۆیاندا نەچنەوە و نەتوانن کەوا ئەمریکا لە خۆیان ڕازی بکەن و نەتوان عراق لە نێوان بەرداشی و ئەمریکا بەرداشی ئێران ڕزگار بکەن پێم وایە ئەمە دوا چانس دەبێت کە حکمی بڵین سەرۆکوەزیران و دەسەڵاتی سەرۆکوەزیران دەستی شیعە بمێنێ چونکە ئەو کاتە ئەمریکا ڕەنگە بیر لە ئەلتەرناتیڤی تر بکاتەوە و ڕەنگە ئەم ڕێککەوتنەی کە پێی دەڵێن ڕێککەوتنامەی چوارچێوەی استراتیژی لەگەڵ عراقا هەڵپەسێرێ یاخود هەڵی وەشێنێتەوە چونکە عراق تاوەکو ئێستا نەیتوانیوە هەموو ئەو داواکاریانەی ئەمریکا جێبەجێ بکە وەکو پێشتر ئاماژەمان پێکرد لەوەی کە عراق بتوانێت وەکو وڵاتێکی خاوەن سەروەری بڕیار بدا و بتوانێت ئەم دام و دەستگایانە بەگوێری دەستور دابمەزرێنێ پێویستە خات و هێرۆ لە عراقا دەستور جێبەجێ بکرێ و پێویستە ئەو خەڵکانەی جگە لە هەرێمی کوردستان حتا سونەکانیش داوای هەرێم دەکەن دەبێت ئەوانش ڕێگان پێ بدرێ هەرێمی خۆیان هەبێ هەتا بەسڕاش چەندی جار داوای ئەوەی کردووە ببێتە هەرێمێکی سەر بەخۆ بەڵام ڕێگان پێ نادرێت بەهۆی ئەوەی کە هەژمونی بەڕاستی وڵاتانی وەکو ئێران لە عراقا زۆرە و ئەگەر بێت و ئەم سەرۆکۆزیرانش دەستور جێبەجێ بکەوە دەتوانێت سەرکەوتوو بێ و دەبێت بەهێز بێ بەڵام ئەگەر وەکو سەرۆکۆزیرانەکانی پێشووتر هەر لەژێر هەژمونی ئێران و لەژێر هەژمونی ئەملا و ئەولا بێ یاخود وەکو داشی دامە یاخود وەکو بڵین کەرەستەیەکی شەترەنج بەکار بهێندرێ پێم وانییە ئەم سەرۆکۆزیرانش سەرکەوتوو بێ بەڵکو هەر تەنها دەیەوێ ئەم پۆستە پڕ بکاتەوە بۆ ماوەیەک و ئیتر کێشەکانی شەر بە هەڵپەسێراوی دەمێننەوە بەڵام گرنگترینشت ئەوەیە کە دەستوری عراق جێبەجێ بکرێ وەکو خۆی. بڵێ ئاماژەت بە خاڵێکی سەرەکی کرد کە یەک لە بابەتە گرنگەکان شیعە ماڵی شیعی چەندێک پشتیوانی لێەکەن تۆ پێت وایە عەلی زەیدی لە کاتێکا کە ئەمریکا پشتیوانی لێ ئەکات و ڕەزامەندی لەسەری داوە ئەو پشتیوانیە لەلایەن شیعەکانەوە بەدەست بێنێ لەلایەن خودی چوارچێوەی هەماهەنگیەوە دیارە ئەم کەسایەتیە عەلی زەیدی کە وەکو کارکتەرێکی سازان هاتۆتە پێشەوە و دیارە لەناو چوارچێوەی هەماهەنگیە کۆمەڵێک کۆبوونەوە کراوە و نەگەیشتنەتە ئەنجام کە بڵین یەکێک لە کەسایەتیەکانی کە لە ناو چوارچێوەی هەماهەنگیە ببێتە سەرۆکۆزیران ڕاستە مالیکی هەڵبژێررا و چوارچێوەی هەماهەنگی هەڵی بژات بەڵام چونکە لەلایەن ئەمریکاوە هێڵی سووری لەسەر بوو ینی نەتوانرا گلۆپی سەوزی بۆ پێ بکرێ و سەرۆک ترەمپ گوتی ئێمە ڕازینین مالیکی دووبارە بگەڕێتەوە چونکە ئەو ئەزمموی هەبووە و بەڕاستی سەرکەوتو نەبووە لە پێشووترا بۆیە ئەمە لەلایەکی تر سوودانیش چانسی نەما بۆی دووبارە ببێتەوە سەرۆکۆزیران چونکە لە یەکێک لە بڵین لێدوانەکانی گوتی حەشدی شعبی ئەوانی کە لێیان ئەدرێ دەتوانن وەڵام بدەنەوە دەتوانن کە بەرگری بکەن کە ئەمەش بەڕاستی بەلای ئەمریکاوە پێم وایە ئەمە بۆ هۆکاری سەرکی بۆ ئەوەی کە چانسی ئەوە نەبێت کە دووبار بێتەوە سەرۆکۆزیران بۆیە لە نێوان ئەم گرفتانی چوارچێوەی هەماهەنگی ئەم عەلی زەیدی وەکو کارکتەری سازان هاتە پێشەوە بەڵام ئەمە هاوشێوەی ئەوانی تر پێم وایە ئاڵنگاری و کۆسپوتەگەری زۆر لە پێش دەبێ خاتوهێرۆ چونکە یەکەمیان خۆی کوتلەیەکی لە پەرلەمانان نییە سیاسیەکی خاوەن ئەزمون نییە بەڵکو بازرگانێکە و هاتووە بۆ ئەوەی ئەم قۆناغە تێپەڕێنێ و خۆشتان نەزان ئەم ناوچێ ڕۆژڵاتی ناوەڕاست بەگشتی وەکو بورکانێک خەریکە دووبارە بتەقێتەوە ئێستا نێوان ئەمریکا و ئێرانە لە ناو ڕاستە دانوستانی ناڕاستەوخۆ هەیە بەڵام پێم وایە کە ئەمریکاش بەتایبەت سەرۆک ترۆمپیش نیازی ئەوەی ئەگەر ئێران سازان نەکە ئێران نێتە پێشەوە ئەو کاتە
دووبارە گورزی سەربازی بەر ئێرانەکەوێ بۆیە عراق لەم نێوەندەدا بەڕاستی ئەرچی ئەم سەرۆزیرانە زۆر قورسە بێ و ئەگەر پشتیوانی نەکرێ پێم وانە زۆر سەرکەوتوو بێ گەشتبین نیم بەوەی ئەم کەسایەتیە بتوانێت بەو تەمەنەکەمە و بەم ئەزبوونەکەمە سەرکەوتوو بێ لەم ئەرکە قورسەیە بەڵام ئێستا چوارچێوەی هەماهەنگی خات و هێرۆ بەس وەکو پێم وایە وەکو بەڕێوبەرێکی گشتی وەکو کەسایەتێکدا ناوە بۆی لە قسەی ئەوان دەرنەچێت لە قسەی چوارچێوەی هەمانجی و کارکتەرەکانی پێکهاتەی چوارچێوەی هەمانجی دەرنەچێ و پێم وایە ئەوان ئەمری بەسەراکەن ئەوان پێڵێن چی بکاو چینەکە باشە لە ئەگەری سەرنەکەوتنی یاخود بەجێنەگەیاندنی ئەو داوایانەی کە ئەمریکا لە عێراقی کردووە عێراق بەرەو چۆ ئەچێت ئەگەر ئەم کەسایەتیە سەرکەوتوو نەبێ پێم وایە کە عراق بەرەو تونێڵێکی تاریک دەچێت و عەلی زەیدی دواهەمین چانسە کە ئەمریکا دەیداتە عراق بۆی بتوانێت عراق هەم ژێرخانی مؤسسات بنیاد بنێ و هەم بتوانێت خۆی لەسەر پێی خۆی بوەستێ و سەروەری بۆ خۆی بجێڕێتەوە ئەمانە بەڕاستی پێم وایە ئەرچی زۆر قورسن بۆ عەلی زەیدی چونکە کەسایەتیەکە وەکو سازان هێنراوەتە پێشەوە و خۆشی ئەگەر بێت و ئەمریکاش پشتیوانی نەبێ و لە ناو عراقیشە ماڵی کورد و ماڵی سونە ماڵی شیعش پشتیوانی نەبێ ئەوە شکست دێنێ و ئەمش ئەگەر شکست بێنێ پێم وایە چانسی تر نادرێتە ماڵی شیع خات و هێرۆ و ئەمە دوا چانس دەبێت بۆ ماڵی شیع و عراق بەرەو تونێڵێکی تاریک دەچێ و ئەگەر تاکە دەواازە و دەرفەت لە پێش عەلی زەیدی جێبەجێکردنی دەستوری عراق و چارەسەرکردنی کێشەڵپەسێراوەکانە لەگەڵ هەرێم و بوونی کەسێکە کە بوونی خۆی وەکو بۆی بتوانێت هەم وەکو کەسێکی مێژووی شوێن پەنجەی لە مێژووی عراقا بڵێن بتوانێت شوێن پەنجەی دیار بکە پێویستە دەستوری عراق جێبەجێ بکە پێویستە ئەم کێشانە لەگەڵ هەولێرە چارەسەر بکەوە بتوانێت کە قۆناغێکی نوێ دەست پێ بکە بۆی عراق لەم قۆناغەوە بەرەو قۆناغێکی باشتر بەڕێ بکەوێت ئاماژەت بۆ کرد ئەگەر داواکان جێبەجێ نەکا بۆ ئاراستەیان نەڕواوە عێراق بەرەو تونێلێکی تاریک دەبات باشە هەرێمی کوردستان لەکوێی ئەو تونێلە تاریکەدا دەبێت هەرێمی کوردستان دیارە بگوێرەی دەستوری عراق هەرێمێکە کە خاوەن چوارچێوەیەکی یاسایی و دەستوریە و لە دوای 2005ەوە هەرێمی کوردستان پێشتریش خات و هێرۆ هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕینی 1991ەوە وەکو دیفاکتۆ هەرێمێک بووە کە لەژێر دەسەڵاتی ڕژێمی پێشووشان نەبووە بەڵام لە 2005ەوە بووە هەرێمێکی فیدرال لە چوارچێوەی عراقا پێم وایە هەرێمی کوردستان جیاواز لە پارچەکانی تری عراق توانیوێتی مامەڵەیەکی زۆر تەندروست بکات لەگەڵ ئەمریکا لەگەڵ وڵاتانی هاوپەیمان و هەرێمی کوردستان هەتا لەگەڵ وڵاتانی ناوچەکەش لەم گرفتانێک ئێستاش هاتوونەتە پێشەوە هاوسەنجی ڕاگرتووە هەرێمی کوردستان توانیوێتی کە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئێرانە مامەڵەیەکی تەندروست بکە بۆیە هەرێمی کوردستان پێم وایە بارودۆخی جیاواز دەبێت بەڵام لەگەڵ ئەوەشا لەگەڵ ئەو مامەڵە تەندروستە ببوورە قسەکەت پێ برم لەگەڵ ئەو مامەڵەیەشە کە هەوڵی داوە هاوسەنگی ڕابگرێت لەگەڵ ئەوەشا بینیمان هەر لە ماوەی ڕابردووە لەوەتای باڵێن ئۆپراسیۆنەکانی ئەمریکا دژی ئێران دەستی پێکردووە سەدان هێرش لەلایەن ئێران و بەکرێگیراوەکانی ئێران لە ناو عێراقەوە کراوەتە سەر هەرێمی کوردستان زۆر ڕاستە خات و هێرۆ ئەمە غەدرێکی گەورەیە بەڕاستی غەدرێکی گەورە بوو و ئەمە زوڵمێکە کە لەگەڵ هیچ وەکو دەڵێ لەگەڵ دیسپلینی هاوسەیەتیشان ناگونجێ کە ئەوەی ئێران دەیکا یاخود ئەوانەی کە بەکرێگیراوی ئێران هێزە چەکدارەکان کە ئەوانەی بە حەشدی شعبی وەلایی ناسراون بەرامبەر بە هەرێم کردویانە بەداخەوە کە 23 شەهید و نزیکەی 100 بریندار هەیە و 809 هێرشی موشەچی و درۆنی و هێرشی ناڕەوان کردوتە سەر هەرێمی کوردستان و لە ناویشیدا هەولێری پایتەخت و شاری سلێمانی و شاری دهۆک و هەڵەبجەی شەهید ینی بەڕاستی ئەم هێرشانە زۆر ناڕەوان و بێ پاساون و هەرێمی کوردستان بەشێک نەبوو لە ململانەیە و بەشێکیش نابێت چەندین جار ئەمە ڕاگەیەندراوە لەلایەن بەڕێز جەنابی سەرۆکی هەرێم و لەلایەن هەموو سەرکردایەتی سیاسی کوردستانەوە کە هەرێمی کوردستان بەشێک نەبووە لەم ئاڵۆزی و لەم شەڕ و لەم کێشەیە کە هەیە بەڵام بەناحەق کراوەتە ئامانج و شەهیدیش بەڕاستی دراوە بەڵام لەگەڵ ئەوەشە هەرێمی کوردستان هەر وەکو فاکتەری سەقامگیری بۆ ناوچەکە دەمێنێتەوە بۆ نابێتە هەڕەشە لەسەر هاوسێکان و هەرێمی کوردستان دەیەوێت بەشێک بێ لە چارەسەر نەوەک بەشێک بێ لە شەڕ و لە کێشە خات و هێرۆ
بەڵێ لە ئەگەری با بڵین ئێمە دەزانین ئێستا بینیمان کە سەرۆگۆزیری دەستنیشانکراوی عێراق سەردانی هەرێمی کوردستانی کرد، بەڵام لەگەڵ ئەوەشە سەردانی لایەنە سیاسەکانیشی بەجیا کرد و هەروەها کاربەدەستانی حکوومەت لەگەڵ کاربەدەستانی حکوومەتیش کۆبەوە. ئەمەش ئەوە دەگەێنە کە هەمیشە کاتێک کاربەدەستێک لە دەرەوە دێ دەبینین لەگەڵ لایەنە سیاسەکانیش بەجیا قساکە، یعنی نەبوونی با بڵین داواکاریەکی یەکگرتوو لەلایەن لایەنە سیاسەکانەوە یاخود بەگشتی ئەگەر ئێمە وات لێ بڕوانین ئەمە داواکاری هەرێمی کوردستانە، نەبوونی ئەم داواکاریە بە شێوەیەکی یەکگرتوو تا چەندێک کاری کردوتە سەر با بڵین بەگشتی پێگەی هەرێمی کوردستان چ لەلایەن ئەمریکا و چ لەلایەن عێراقیشەوە، ینی تەنانەت ئەمریکاش هەمیشە داوای ئەوە کردووە لە کەیەکەوە ئەمریکا ئێمە دەزانین زۆر دەمێکە داوای هێزێکی یەکگرتووی لە هەرێمی کوردستان کردو کە هەتا ئێستاش نەمان بینیوە. ئەم شتانەش چەندێک کاریگەری هەیە بۆ سەر هەرێمی کوردستان بەڕای تۆ؟ بە دڵنیاییەوە کاریگەری زۆری هەیە خاتوهێرۆ. ئەم پەرتەوازەیە کە هەیە لە هەرێمی کوردستان وا دەکا کە ئێمە لاواز بکە، چونکە پێشووتر ئەگەر بیرت بێ لە دوای پرۆسی ئازادی عراق هەمیشە تاوەکو 2000 بڵین تاوەکو 2014 و 15 هاتنی داعش هەرێمی کوردستان کینگ میکەر بوو، هەرێمی کوردستان سەرۆکۆزیرانی دەستنیشانە کرد و لە سەردەمی ئەو کاتی کە بڵین سەرۆک بارزانی سەرۆکی هەرێم بوو و کۆچکردو سەرۆک مامجەلال سەرۆکی عراق بوو، بەڕاستی لە هەرێمی کوردستانەوە سەرۆکۆزیران دیاریەکران، بەڵام بەداخەوە بەهۆی ئەو پەرتەوازەیە کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان دەتوانین بڵێن کاریگەری دروست کردووە لەسەرەوەی کە ئێمە لە بەغداش لاواز بین و بەڵام لەگەڵ ئەوەشا کە پێم وایە لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان بەگشتی داواکاریەکی گشتگیر و هەمەلایەنەیان هەیە، داواکاریەکی ڕەوان هەیە، ئەویش هەمویان داوای جێبەجێکردنی دەستوری عراقەکەن لە عەلی زەیدی و لەم کەسێکە ڕاست پێدراوە بۆی کابینەی داهاتی حکوومەتی عراق پێک بهێنێ و دەبێ بەڕاستی عقلیەت لە بەغدا خاتوهێرۆ عقلیەتێکی مرکزیە تاوەکو ئێستا دەبێ ئەمانی کە دەسەڵاتدارن لە بەغدا اینجا ئەم عەلی زەیدی بێ یاخود خەڵکی تر بێ لە ماڵی شیعە و ماڵی سوننە دەبێ بە عقلیەتێکی نوێ بە عقلیەتی عراقی فیدرال مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکەن، نەک بە عقلیەتی ڕژێمی پێشوو بە عقلیەتی عراقی مرکزی. ئەمە ئێستا عراقی جاران نییە، ئێستا عراقی فیدرالە و ئەمریکا ئەم عراقی ڕزگار کردووە خوێنی ڕشتووە و دەستوری بۆ نووسیوەتەوە و عراقی کردوتە وڵاتێکی دەستوری. دەبێ خەڵکی دەسەڵاتدار لە شیعە و سوننەشە هەزمی ئەوە بکەن، دەبێ ئەمە بزانن کە عراقێکی فیدرالیە، دەبێ هەرێمی کوردستان وەکو هەرێمی کوردستان هەرێمێکی فیدرال مامەڵی لەگەڵ بکرێت نەوەک وەکو پارێزگایەک و دەبێ ماف و شایستەکانی بە گوێری دەستور بدرێ. اینجا ماف و شایستەی داراییە و ماف و شایستەی بڵین لە هەموو ڕوویەکەوە، لە ڕووی سیاسی، لە ڕووی دیبلۆماسی، لە ڕووی ئابووری و لە ڕووەکانی تریشەوە دەبێ هەرێمی کوردستان مامەڵەیەکی تەندروستی لەگەڵ بکرێت. بۆیە پێم وایە لەلایەن هەرێمیشەوە ڕاستە وەکو پێویست ئێمە یەکگرتوونین، بەڵام داواکاریەکانمان داواکاری یەکگرتوون، ئەویشەوەیە کە بتواندرێ دەستوری عراق جێبەجێ بکرێ و ماف و شایستەکانی هەرێمی کوردستان بە گوێرەی دەستوری عراق بدرێتە هەرێمی کوردستان. ئەگەر ئەوە نەکرێ پێم وایە عەلی زەیدیش سەرکەوتوو نابێ و ئەمە بۆ گشتی بۆ دۆخی عراقیش بڵین باش نابێ و عراق وەکو باسم کرد بەرەوتونی ڕێکداری دەبات. بەڵێ کارو خۆشناو سەرۆکی ئینستیتوتی توێژینەوەی ئەمریکی کوردی سپاس دەکەین بۆم دەرفەتە سپاس. باز بۆ ئێوەش.